بەناوی خۆی بەخشندەی میهرەبان خۆشەویستان خۆم زۆر بە خۆشحاڵەزانم لەم دیدارەیە لە خزمەتانم بۆ باسکردنی بابەتێکی گرنگ و هەستیار کە بابەتی زمان و پاراستنی زمانە. خۆشەویستان لە سەدەکانی ڕابردووە فارسەکان بێڕێزیەکیان کردو بە زمانی کوردی بەم شیعرە کە شیعرەکە ئەڵێ فارسی شەکەر است، عەرەبی گول است، تورکی هونەر است، کوردی گوی خەر است. دوو لە ڕێی جەنابتان طبعاً خۆتان دەزانن ئەم وشەیەکی نەشیا و ناشیرینە بەڵام مافی دەستکاریکردنی و شیعرە نییە لای بم. کاتێک فارسەکان بەم جۆرە بێڕێزی بە زمانی کوردیەکەن لەو سەردەمەیە شاعرێکی کورد کە بە شێوەزاری هەورامی شعر و نووسیەوە خانای قوبادی زۆر مەردانە وەڵامی ئەم بێڕێزیان ئەداتەوە بەڵام بەڕێزەوە وەڵامیان ئەداتەوە وەڵامی بێڕێزیەکەیان بەڕێزەوە ئەداتەوە ئەفەرمێ ڕاستنمەوە چان فارسی شەکەرن کوردی جە فارسی بەڵ شیرینتەرن ئەفەرمێ ڕاستەکەن زمانەکەتان شیرینە کوردی جە فارسی بەڵ شیرینتەرن ئەگەر زمانەکەی ئێوە شەکر بێ و شیرین بێ کوردیەکەی ئێمە لە زمانە شیرینەکەی ئێوە کە پێی ئەڵێن شەکر شیرینترە. ئەو کاتە هەستی پاراستنی زمان هەستی وەڵامدانەوەی ناحەزانی زمانی کوردی بەم جۆرە بووە بەم جۆرە وەڵامیان داوەتەوە بەم زمانە شیرینە بەم ڕێز و حرمەت و ئەدەبەوە وەڵامی ئەوەی داوەتەوە. بە درێژایی مێژوو نەتەوەی کورد لەژێر زەبری توانەوەیە بووە ئیش لەسەر چی کراوە ئیش لەسەر زمانەکەی کراوە چونکە کە زمان نەما ئێتر شتێکیش نامێنێ بە ناوی نەتەوە. بۆیە قەڵەم بەدەستەکانمان نووسەرەکانمان سیاسیەکانمان هەوڵێکی زۆریان داوە کە زمانی کوردی بپارێزن و نێڵن لە فەوتان بیپارێزن و نێڵن بفەوتێت. بەڵام بەداخەوە ئەمڕۆ مەترسیە کاتۆتە سەر زمانی کوردی ئەم مەترسیەش لە باشووری کوردستانەمە بەسم دوژمنان دروستیان نەکردووە هیچ دوژمنێک نهاتووە ناچارمان کە ئێمە بە کوردی قسە نەکەین بە کوردی نەخوێنین بە کوردی نەنووسین بە کوردی بڵاو نەکەینەوە کەناڵە ڕاگەیانەکانمان بە کوردی نەبن کەس نەهاتووە زۆری ئەمەمان لێ بکە وەکو باکووری کوردستان نییە تاوان بێ بە کوردی قسەکردن تاوان بێ بە کوردی نووسین و بڵاوکردنەوە. خۆشتان نەزانن لە باکووری کوردستانە چەندین ڕۆڵەی ئەم میلەتە گیانی خۆی فیدا کردووە کاتێکی زۆری خۆی لە زیندانەکانە بەسەر بردووە لە پێناوی پاراستنی زمانەکەی مانەوەی زمانەکەیە. ئێمە لە باشووری کوردستانە بەبێەوەی هیچ مەترسیەکمان لەسەر بێ بەدەستی خۆمان هاتوون زمانەکەمان خستۆتە خەتەرەوە و ئەمانەوێت لە ناوی بەرین. ئەویش هۆکارەکەی نازانم ناوی بنێم چی ئایا هۆکارەکەی ئەوەیە نیشانەی پێشکەوت ناگەر من کوردێکی خۆمم بیر بچێتەوە ئەتر کەسێکی پێشکەوتم تر کەسێکی ڕۆشنبیرم تر کەسێکی مساقفم لەبەرەوەی کوردی چاک نازانم لەبەرەوەی زمانی عەرەبیم باشترە لەبەرەوەی زمانی فارسیم باشترە لەبەرەوەی زمانی ئینگلیزیم باشترە. لەم ڕۆژانە چاوم بە ڤیدیۆیەک کەوت کچێکی ئەرمەنی لە یەکێ لە زانکۆکانی کوردستانە ئەخوێنێت خۆشبەختانە لەبەر خۆشی و شیرینی زمانی کوردی ئەم کچە خۆی فێری کوردی کردووە. بەڵام بەداخەوە ئەبینین بەشێک لە خوێندکارەکانمان ئەوانەی کە بەشە ئینگلیزیەکان تەواوکن یان لەو زانکۆ و لەو ئامادەی و پەیمانگایانە ئەخوێنن کە خوێندنیان ئینگلیزیە لە کۆتایی ساڵی خوێندنەکەیانە وا خۆیان پیشانەدەن کە زمانە ئینگلیزیەکە زاڵ بووە بەسەر زمانە کوردیەکەیە و زمانی کوردیان بیر چووەتەوە ناتوانن بە کوردی قسە بکەن ئەگەر بەتەمای وتنی دەڕستە بێ ئەم دەڕستەیە شەش حوتێکیان بە ئینگلیزی ئەڵێ هۆکارەکەی چی هۆکارەکەی ئەوەیە فەقیرە کوردیەکەی بیر چووەتەوە. خوێندکاری بەڕێز گەنجی بەڕێز مامۆستای بەڕێز هەر کەسێکی لە هەر ئاسیەکە هەی تۆ بە زمانەکەی خۆتەوە هەیت ئەو هیچ نیشانەی پێشکەوتن ڕۆشنبیریەک نییە تۆ زمانەکەی خۆتە بیر بچێتەوە هیچ کاتێک زیرەکی نییە بۆ تۆ هیچ کاتێک جێگەی دەستخۆشی نییە بۆ تۆ لەسەر حسابی زمانەکەی خۆت زمانێکی تر فێر بووبی. جا لەبەرەوە ئاگامان لەمە بێت زمانی دایک کە زمانی کوردیە ئەبێ هەوڵ بین بیپارێزین چۆن پێشتر بە خوێن پاراستومانە ئێستا نەین بەدەستی خۆمان لە ناوی بەرین. جا لەبەرەوە زمانەکەمان شیرینە پاراستنی ئەرکی سەرشانی هەمومانە هیچ دوژمنێک یەخەی نەگرتوین تفەنگی لەسەر سەرمان ڕانەگرتووە گەر بەم زمانە قسە بکەین بمانکوژێ با بەدەستی خۆمان لە ناوی نەبین. هیوادارم توانی بێتم سوودێکتان پێ بگێنم لە خەمی زمانەکەمان نبین و جارێکتر نێڵین زمانەکەمان بفەوتێ و شەو زاراوە و ڕستەی زمانە بێگانەکان نینە ناو زمانەکەمانەوە هەتاکو وشەیەک و ڕستەیەکی زمانەکەی خۆمان ما بێ پێویستمان بە وشە و ڕستەی زمانی تر نییە. خۆشحاڵ بووم بەخواتان ئەسپێرم.